سەرکۆ سەحەر سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی ئازیزمان بێت لە هەرجێگەی کۆبینەرمانن بەڵێ بێگومان هەمووان ئەزانین هەر کات هاتوو ئەستی هۆشیاری تاکەکانی نێو کۆمەلگا بەرز بوو لە بەرامبەر پاگراگرتنی ژینگە و سەرچاوە ئاویەکان بێگومان ئەمە ژینگەیەکی تەندروست بۆ تاکەکانی نێو کۆمەلگا فراهەمە بێت بۆیە لێرە و لەوێ هەمیشە هەرکەس لە ئاس خۆیەوە ئەگەر ژینگەکەی پاراست ژینگەکەی پاگراگرت هەمیشە ژینگەیەکی تەندروست هەم بۆ خۆی هەم بۆ خانەوادەکەی بۆ کەسانی چواردەوریش زیاتر ئەڕەخسێنە بۆیە لەم نێوەندەیە ناوەندە ئەکادیمیەکان هەمیشە هەوڵی ئەوە ئەیەن بۆ ئەوەی چالاکی ژینگەی زیاتر دووپات بکەنەوە و زیاتر پەیامە ژینگەیەکە بگەێنن کە ئەمڕۆژ ڕۆژی گیانی پاراستنی ژینگە و سەرچاوە ئاویەکانە بەم بۆنەوە زانکۆی گیان چالاکیێکی ژینگەیی لە نێو زانکۆی گیان لە نێو زانکۆکەی خۆیان ڕاگەاندووە ڕەنگە تا مەودایەکی دوور هەوڵبن زیاتر چالاکی ژینگەیەکانیان لە ڕێگەی پەیامە جیاوازەکانیانەوە بگەێنن بۆ ئەمە بەستا دکتۆرێکی بەڕێز لەگەڵمایە مامۆستا لە بەشی یاسا دکتۆر حەیدەر دکتۆر عیباد ئیبراهیم کە بەڕێزیان پەیامی ژینگەی زیاتر لە زاری خۆی و گوێبیستیە بین دکتۆر گیان ئەگەر بەڕێزت ئەرک بکێشی سپاس بۆ ئامادەبوون سلااوت لێبێ زۆر سپاس دەکەم سەرەتا با لە ڕۆژە گیانیەکەوە دەست پێ بکەین چۆن بوو لەم ڕۆژە گیانیە بیرتان کردەوە چالاکیێکی ژینگەیی ساز بکەن لە نێو زانکۆ سلااوتان لێبێ و سلااو لە بینەران و سپاس بۆ ئامادەبوونتان زانکۆی جیهان بەردەوام لە بواری ژینگەی و لە بواری گرنگیدان بە بەشی سەوزایی و بەشی ژینگە دەست پێشخەریکی تەواوی هەبووە لەم بوارەشا پێشکەوتێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە ئێمەش وەکو مامۆستایان و خوێندکارانی بەشی یاسا بڕیارماندا لە ڕۆژی جیهانی ژینگە پارێزیە وەکو دەست پێشخەریەک نەک وەکو ئەوەی کە ئێمە بڵێ نەتوانین هەموو زبڵەکان و هەموو ئەو تێکدانە ژینگەیانەی کە لە کوردستانە هەیە ئێمە بمان هەیە ڕێ لێ بگرین یا بمانەوێت کەمی بکەینەوە بەڵام وەک بە شێوەیەکی سیمبۆلیک بە شێوەیەکی هێمایی کوتنامە دەست پێشخەریەک بکەین وەکو هەنگاوێک کە هیوادارم هەر کەسە لە شوێنی خۆیەوە خاوەن لە ژینگەی کوردستان دەرکەوە کوردستان بتوانین لە زبڵ و لە پلاستیک و لۆ پیسایانەی کە هەیە خاوێنی بکەینەوە بۆی ئەم دەست پێشخەریەمان کرد و ئینشاڵڵا بەردەوامە بین نەک تەنیا لێرە لە شوێنی تریش لە شوێنەکانی تریش کوردستان کە بەتایبەت شوێنە گشتیەکان کە خەڵک بەرپرسیار نابێت لە ئاستی شوێنەکەی خۆی و لە ئاستی شوێنە گشتەکانی کوردستان وەکو هەنگاوێک بتوانین لەو شوێنانەش دەست پێشخەریە بکەین و ئەم شێوازە بەردەوام بێت تا بتوانین خەڵک وشیارکردنەوەیەکی گشتی یا ئاستی وشیاری خەڵک بەرز بێتەوە بۆەوەی کە بتوانین خاوەنداریەتی لە ژینگە خۆمان بکەین. دکتۆر گیان ئێستا بینەرانی ئازیز بینەر و بیسەری بەرنامەکەمانن ئەمێ لە زاری خۆتەوە گوێبیستی ئەوە بم چۆن بوو ناوچەیەکی گەشتیاریتان هەڵەمژارد کە ئێستا ئەبینین سەرچاوە ئاویەکان بەداخەوە ڕەنگە بە پلاستیک یاخود بە خۆڵ و خاشاکێکی زۆر تێک درابێت جێگاکە چۆن بوو لەم شوێنەیە ویستان زیاتر پەیامە ژینگەیەکە بگەێنن ڕەنگە ئەگەر شوێنکی گەشتیاری بواە باشتر نەبوو بێگومان زانکۆ لە چۆنیەتی ڕوانینی زانکۆ بۆ کاروباری کۆمەلگا و بۆ کێشەگیر و گرفتەکانی کۆمەلگا ئەتوانێت دەرخەری ئەو ڕاستیە بێت کە زانکۆ چۆن لە کێشە کۆمەڵایەتەکانی و کێشە گەورەکانی کۆمەلگاکەی خۆی ڕوانێ بۆیە ئەمە هەوڵماندا لە شوێنەکەی خۆمانەوە دەست پێ بکەین ینی پیسکردنی ژینگە هەر مرۆڤێک لە دەوروبەری خۆیەوە دەست پێکە ینی لە بەر دەرکەی ماڵی خۆمانەوە دێنی دەرەوە تا ئاگەینە شوێنی کارەکانمان تا شوێنە گشتەکان تا شوێنی سەیرانکردن هەموو شوێنێک ژینگەیە ژینگەش ئەتوانین بڵین گیان لەبەرێکە کە تۆ لە هەر شوێنێکیەوە بتەوێت پیسبکەی هەموو ژینگە پێشەکە یعنی بڕوانینکی سیستەماتیکە گەر بڕوانین باڵێدانی پەپولەیەک لە هەر شوێنێکی دنیا کاریگەری لەسەر شوێنەکانی تریشە بێ بۆیە ئێمە کە ئەمانەوێ ژینگە خاوێنکەینەوە با لە دەوروبەری خۆمانەوە دەست پێ بکەین و لێرەوە بتوانینەوە پەیامە بگەێنین وە گەیشتنی ئێمە لەم ڕۆژەیە بە شوێنێکی گشتی و بە سەرچاوەیەکی ئاوی لەوانەیە لە کاتی دەوامی زانکۆیە بۆ خوێندکارەکانیش تۆزێک ئەستەم بوو بێت بەڵام ئەڵێم وەکو هەنگاوێکی سیمبۆلیک بۆ ئەوەی کە ئەم شێوازە بتوانین بەردەوامی بکەین لە زانکۆی خۆمانەوە لە دەوروبەری زانکۆی خۆمانەوە کە بەڕاستی تەنراوە بە پلاستیک کوشمان لێرەوە دەست پێ بکەین. باشە کەواتە دکتۆر گیان ئەمە تا چەنێ ئەبێتە هەنگاوێکی ڕۆژانەتان لەبەرەوەی کە ئێستا ئەبینم لە نێو هەریەک لەو کیسانی کە بەدەستی خوێندکارەکانەوەیە مادەیەکی زۆری پلاستیک ئەبینم لە ناو کیسەکانە یعنی دیارە ئەمە بەدەستی بەداخەوە ڕەنگە خوێندکاران خۆیان بنیان کەسانی تریشە بێت بۆ نمونە کە سەردانی نێو زانکۆکەن ئەم مادە پلاستیکیانە بڵاوکەنەوە ئەمە تا چەنێ هەنگاوێکی ڕۆژانەیە کە بتوانن پەیڕەوی بکەن.
بە دڵنیاییەوە ئەمە بێ بە دەستپێکێک و هەوڵە دەینەم هەنگاوە بەردەوام بێت تا ئەو کاتێک کە خۆمان لە زبڵەکانی دەوروبەری خۆمان نەڕوانی نازان چ بەڵایەکمان بەسەر ژینگای هێناوە بۆیە ئەوەی کە ئێستا ئێمە لە دەوروبەری زانکۆی خۆمان دەستمان پێ بکردو ئێستا هەم خۆمان هەم خوێندکارەکان نەزانین ڕۆژانە چیمان بەرهەم هێناوە بە دڵنیاییەوە ئەمە بەردەوامە بێ بۆی ئەگەر بە چای بەرپرسیارەتیەوە چاوی لێ بکەین لە هەموو شەقامەکانی شار لە هەموو شوێنە گشتەکان لە دەوروبەری ماڵی خۆمانەوە تا شوێنی کارەکەمان ئەتوانین دەست پێشخەریەک بێ هەنگاوێک بێ لە فلترێکی جگەرەوە بگرێت تا دەبەیەکی ئاو و تاشتی گەورەتیش بتوانین بۆ خاوێنکردنەوەی ژینگە ئینشەڵا هەنگاو بنێت سپاس بەوەش سپاس بەمادەبوونتان زۆر سپاس بۆ هیوای هەنگاوە ژینگەیەکانتان بەردەوامی هەبێت جا ئێستا خوێندکاران لێرن ئەگەر ئەو بەڕێزانە بێنە لای ئێمە سپاسانەکەین بەڕێزم ئەگەر ئەرک بکێشن بێنە لای ئێمە سپاسانەکەم فەرمونون زۆر باشە ئەوەی کە ئەبینن هەرێک لەو خوێندکارانی کە لێرن ڕێژێکی زۆر لە پلاسیک و مادی تریان کۆ کردەوە سڵاو لێ بم کاتەوە باش زۆر سپاس دەکەم خوێندکاری بەشی یاسای من مامۆستای باشە سەرکەوتوو بیامیشە ببوورە چووکە هەمووتان بەیەکەوە هاتوونەتە دەرەوە تا چەندە دڵخۆشی بەوەی بەرپرسیارەتی بەرامبەر ژینگە هەیە سەرتا بە خێراتتانەکەین زۆر سپاسانەکەین ئێمە بیستینەوە بە گرنگمان زانیگام چالاکی ئەنجام بدەین لە ڕۆژی جینگەی لە ڕۆژی ژیانی ژینگە بەڕاستی ژینگە شتێک نییە بۆ کەسێک و دوو کەس بێ بەڵکو ئەمە بەشێکە لە هاریکاری نێودەوڵەتی لە تەزامنی دەولی بۆ خۆمان بە خۆشحاڵە زین و سپاسی خوێندکارانمانەکەین کە بەدەمەوە هاتنیان هەبوو سپاسی ئێوە شەکەین و خۆمان بەدڵخۆشە زین ڕاستی چونکە ژینگەی هەمومانە و هیوادارین ژینگەیەکی پاک و جوانمان هەبێ و لێرەوە داوا لە هەموو کەسەکەین هەر کەسە و لە لای خۆیەوە ئەگەر بە هەڵگرتنەوەی کلێنسێکیش بێ بەشدار بێت لە پاکردنەوەی ژینگە و هەروەها پاکراگرنی ژینگە مامۆستاگیان پێم بڵێ هاوکارم ئاری وێنەکەم بۆ بگوازێتەوە ئەو کیسی کە بەدەستی تۆیە چی و چیتیایە ئایا لە بەردەم دەرگای زانکۆوە ئەو شتانە چی بوو کە بۆتە هۆی پیسکردنی ژینگە بەداخەوە بەشێکی زۆری پلاستیکە و هەروەها جگەرەیە و بەشێک لە قوتوشی تێدایە بەڵام بەداخەوە بەشێکی زۆریشی شوشەیە کە شوشە ئێمە خۆمانەزانین لە ڕووی ژینگەییەوە پێویستی بە هەزاران ساڵە بۆ ئەوەی ئەو شوشەیە شی بێتەوە کەشی نابێتەوە بۆیە لێرە بە پێویستی زانم ئەو داواکاریە بکەم بۆ خۆم بە تایبەت بۆ خوێندکاران و بۆ هەموو کەسانی کە گوێیان لێمانە تکایە گرنگی بە ژینگە بدەن بێگومان لە هەموو شوێنێک سەر لەی خۆڵدانراوە تەنەکەی خۆڵدانراوە هەشتێک دانراوە تکایە بە هەوڵ بدەین خۆڵەکانمان لەوێ دابنین بۆ ئەوەی ژینگەیەکی و پاک و جوانمان هەبێت خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس دوا پەیامی تۆ وەرەگرم تا چەندە پەیامت هەیە بۆ ئەوەی کە مادە پلاسیکیەکان کەمتر بکرێتەوە یان خۆت هەمووان لە ماڵەوە ڕەنگە لە ژەمی خواردنا سفرەی سەفەری بەکاربێنرێت ئەمانە تا چەندێک گرنگە ڕێژەکەی کەم بکرێت بەدەر لە کەمکردنەوەی ئێمە پێشەوە پێویستە ئەوە بزانین کە بەکارهێنانی پلاستیک هەر لە بنەڕەتدا خۆی خراپە چونکە کاتێکە خواردنێک لە پلاستیکا بەکاردەهێنێ بێگومان کارلێکەکە لەگەڵ خواردنەکە بۆیە ئەگەر بەکارهێنانی شوشە بێتە سەور دەکەم باشتر بێ یاخود هەر مادەیەکی تر کە کاریگەری لاوەکی نییە لەسەر جەستە دەستان خۆش بێ زۆر سپاس بەخێر دەستیەوەش خۆش بێت ئەم خوێندکارە خۆشەویستانە لێرن سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش سڵاو لە تۆش بەخێر بێت زۆر سپاس لەو کاتی کە هاتیتە دەرەوە وتیان چالاکیەکەیە چی کۆ کردە؟ چەند پاشەڕۆیەک لەو ناوە بوو لەوانە دەبا کلێنس زەرفی خواردن و شتی وا فڕێرا بوو توانیمان بە هەوڵی خوێندکاران کۆی بکەینەوە بکەینە زەرفەوە زۆر باشە تا چەندێ هانی تاکەکانی کۆمەڵگایی کە لە ئاس خۆیانەوە کە ئەچنە هەر جێگەیە یاخود ناوچە گەشتیاریەکان پاگڕایگرن وڵایی پاراستنی ئەم ژینگەیە لە ئەستۆی هەمومانایە تایبەت نییە بە جیهەتێکی مخەسەس کە ئەم ژینگەیە پارێزێ بۆیە پێویستە هەموو لایەک بە هەوڵ دەین بۆ ئەوەی کە ئەم ژینگەیە بە بەردەوامی پاکی بمێنێتەوە بیپارێزین بۆ ئەوی کە بمانژێنێت زۆر باشە دەست خۆش بێت با پرسیارێ بکەم باشە و کۆ کیسی خۆڵەکە بەدەستەوە خۆڵەکە وڵی یارمەتیانان بۆیان گرتوم ئەوەندە شتان کۆ کردبەوە بەڵێ بەڵێ زۆر باشە بپرسم کاتێک سەردانی ناوچە گەشتیاریەکانەکەی سەرچاو ئاویەکانە بینی زۆر پیس بووە تا چەندە تۆ خۆدیێکێک ئەبیت لەو کەسانی کە هەنگاوێکی نوێ ئەنەی بۆ ئەوەی سەرچاو ئاویەکان پیس نەبێت و هانی کەسانی تربێ وڵی ئێمە کە ئەڕۆین ئەو سەرچاو ئاویانە ئەبینین بەڕاستی بەداخەوانە زۆر پیس کراون و هەمیشە هانی خێزانەکەم ئێم کە لەگەڵیان ئەڕۆمە دەرانە ئەڵم ئاگاداری بن و هەوڵ بن پاگڕای بگرن و هەر کەسێکی تر بێت لەوێ ئەگەر بتوانم دەستم پێ بگات یارمەتیم زۆر باشە ئەمڕۆ ئێوە ئەو پێداویستیانی کە هەتان بوو بۆ پاکردنەوەی ژینگە چی بوو دەستکێش و دەستکێش
علاقەمان هەبوو و مامۆساکان هاوکاریمان بوون سپاسیانەکەم زۆر ینی ئەوە شتێکی بڵێ وەکو پشگیریە گوایە بۆ ئێمە و دەوروبەری خۆمانمان پاک کردوانێ و بە خێراتنی کەناڵەکەشتانەکەم. با پرسیارێک لەم خاتونە بکەم خاتونگیان پێم بڵێ تا چەندە لە ماڵەوە سفرەی سەفەری بەکارێنن یاخود مادە پلاستیکیەکان ڕووبکەیتە کامێرە مادە پلاستیکیەکان بەکارێنی یاگەر بەکاری بێنی تا چەندە ڕێژەکەی کەمەکەیتەوە بۆ ئەوەی ژینگە زۆر پیس نەبێت. خۆی لە ئێستادا زۆربەی ماڵەکان سفرەی سەفەری بەکارێنن لە کاتی ناو خواردندا لە بڕواایەدام کە زۆرترین ماڵەکان هەمان شت بەکاردێنن بۆ ئەوەی بە دوور بین لەوەی کە ژینگە پیسکەین بخینە تەنەکەی خۆڵەوە بە شوازێکی جوان فڕێ بدەین. تا چەندە لە ئێستاوە هەوڵی ئەوەی سفرەی سەفەری کەمکەیتەوە ئامادەی ئەوەی وەکو سەردەمانی ڕابردوو کە سفرەیەکە بوو با بڵین لە تەواوی ژوورەکەدا ئەخرا دوجار خاتونەکان سفرەکان ئەسڵی هەڵیانەگرتەوە بۆ ژەمێکی تر ئامادەی ئەو هەنگاوە بنێ ئەکییت هەر کەسە لەلایەن خۆیەوە توانە هەنگاو بنێ بۆ ئەوەی ژینگەکەمان بەجانی بهێڵینەوە بیپارێزین. باشە زۆر باشە دەست خۆش بێ ئێستا بە تەمای بچی کێ پاکەیتەوە. وڵی بەتەمام لەگەڵ هاوڕێکانمە ئەو شوێنانەی کە خۆڵ و خاشاک لێڕژەوە پاکی بکەینەوە. زۆر باشە لانێت تا درنگانێک بمێنەوە ئەکییت هەتا هەمووی پاک نەکەینەوە دەستێشەکەمان هەڵناگرین. زۆر باشە بەس چۆنە ماسکتان بەکارنێنەوە لەبەرەوەی کەشەکەی تۆزێ ئەو من ئەمڕۆ بیرم چوو هەڵەیەکیشم کرد بەڵام ئەوە لەبەرەوەی کەش و هەواکەی زۆر لەبار نییە خۆڵبارینە بەکاری بێنن باشتر نابێت. ئەکییت بۆیان دابین کردوین بەڵام ئێمە ئەها لەبەرەوەی قسەمان ئەکرد ئەوانە بۆ ئەو ماوەیە دامان کەندەوە دوای ئەوکە دەستمان بە ئیشەکەمان کردەوە بەکاری هێنینەوە. زۆر سپاس بەخێربن. زۆر سپاس دەکەم بێگومان هەمیشە ئەم بەرپرسیارەتی کە لە لای هەریەک لە تاکەکانی نێو کۆمەڵگە ئەیبینین ئەمە بێگومان هەستێکی خۆش لە لای هەرێکێکمان دروستە بێت کە هەنگاوێک ئەبێت بۆ تاکەکانی دیکەی کۆمەڵگەش کە بتوانین بە هەمووان پارێزگاری لە ژینگە و سەرچاوە ئاویەکان بکەین. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم. بمێنەوە ئاسکێکیان لێ وەربگرە چون خۆڵبارینە بەڵام یارمەتی داون تۆ ئەس ئەڵێم تۆ یارمەتی داون لەوەتەی کە لەوێ بوو هەرچەند سەرقاڵی ئامادەکاری بووی بۆەوەی کە لە لایڤەکە لەگەڵ ئێمە بووی بەڵام تاکو ئەوەی کە لەگەڵیان بووی هیچ یارمەتیەکتدا ژینگەیەکت پاک کردەوە یان بە تەمای دوای لایڤەکە بچیت یارمەتیان بێ وە گرنگیشە ماسک بەبستی باڵەوە ماسکێکیان لێ وەربگرێ بەدڵنیاییەوە 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 من پێشکەوتە وتم ئەمڕۆ ماسکم بەکارنێنا بەڵام دوای ڕاستەوخۆکە هاوکاریان ئەەکەم بۆ ئەوەی ئێمەش بتوانین بە هەمووان هاوکار بین لە پاگڕاگرتنی ژینگەکەمان و هەمیشە ژینگەی کوردستان بە جوانی بێڵینەوە ئێوەش هیوادارم هاوکار بن لە ڕاگرتنی ژینگە. بە نوێنەرایەتی